کاکی گیان ئەحواڵە نای بەڕێزە بوێر بەڵێ کە خۆشە ناوەکە کێ و ناوخۆشی لێ ناوی وڵا باوکم تەمەندرێژ بە دیارە زۆر بوێری الحەمدولله لە چ شتێکە زۆر بوێری سەرکێشی تاقیەکەیتەوە لە چ شتێکە زۆر شت تاقی کردوێتەوە بەڵێ وەکوچی بۆمان باس بکە چی تاقی کردوێتەوە کە سەرکێشی بێ وڵا سەرکێشی چی ئەخە زۆر شت تاقی بۆ کردوێتەوە نمونە خۆت هەڵداوە لە بەرزیەوە زۆر والله زۆر خۆشە من زۆر جارە تاقیکەمەوە ئەرە وڵا بەرمەتەوە و زیانیشم پێگەیشتەوە بەداخەوە ئینشەڵڵا سەلامەتە بێ بوویمەوەی ئێستا لەسەر قاچەکانی خۆتی سەلامەتی ئەلحەمدولله زۆر سپاس دەکەم چۆن هاتوون بە فامیلی مۆڵ وەڵاهی عادەتەن سەری ساڵان دەرەچی ڕۆژێکی خۆشە بزاد ئەو ڕۆ کە باران بوو نمە بارانێکی خۆش یعنی ئەباری خێزانی شمتی با بڕۆینە دەرەوە وتم زۆر باشە بۆ نای بۆ لامەتون گەر وەرە تۆش بە چ کارێکەوە سەرقاڵی وەڵام مختبەرمەیە بێنە ساق کارەکەتان قورس نییە بەخوای هەموو کارێک قورسە بەڵام بەخۆ دەبێ ئاسانی کەیلۆخ لەگەڵ نەخۆشەکانە بەینتان چۆنە وەڵی زۆر باش پەلەتان لێ ناکەن بڵندەی چی بوو هێشتا خوێنەکە دووەر نەگرتو ئەلێ کەنجی بێمەوە ئێکاکە دەڕاوەستا ئەوەندە بەعەجە لەمە خۆت خوێنەکە وەرەگریان لەوێ کارمەندی ترتان هەیە خۆمەریەکە دەستی سووگەیان دەستە قورسە وەڵای بە خێزانم قورسە دەستی سووکە زۆر باشە سەرکەوتوبی ئینشەڵڵا لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنن باشین تاڕات دەک ئەگەر تو بیبی باشترە تو بیبێ تو بینە بەڵێ لە شتاستا بە خاتۆنی ژەر بەشی تو بیتاوە بەڵێ ئەو پەرستاریە دەوەرە بۆ لامان باشە پرسیارێکتان لێ دەکەم خەڵکی هەولێرن ئێوە بەڕێستان باشە زۆر چاکە پرسیارێکتان لێ دەکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات ئەگەر نابێت شتێک خۆشمان بۆ باسکەی لە کاتی کارکردنا یان لەگەڵ خێزانتە باسکردنە مشکلەیە یادگاریەکی خۆش نوکتەیەک شتێکمان زۆر باشە باشە شاری سلێمانی باشە لە ساڵی چەندان بەزرا وەڵاهی بزانی شاری سلێمانی لە ساڵی چەندان بەزرا اختیارتانەیەمێت پێم خۆشە ببنە خاوەن خەڵات 1984 1985 1986 84 بەڵێ 84 ئەگەر لەو زانە بیان 84 یا 85 نانەمێ گۆڕە 84ەکە خۆ دەست خۆش بێ بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان بێبن خەڵاتەکە بۆ خاتون گیانە باشە هیچ شتێک لێمە نییە هەر ئافرەتە قەی ناکەتە گوڵی ماڵەکەیە ئێستا سڵاو ڕێزمان بۆ تەواوی پیاوان ئێستا پیاوان هەمووی وای لێ هاتووە ئەڵێ بەس خێزانەکەم دڵخۆش بێ هەروایە بە هەموو شتێک بۆ ئەو بێ ئەویش هەموو شتێکمان لەو دەکەمەش طبعاً ئەرکێکی زۆری لەسەر شانە دەستی خۆش بێ مناڵەکان پەروەردە دەکا ماڵەوە بەڕێوە دەبا کاری دەرەوەش دەکا ئەوە خاتونانێک کە کاری دەرەوە دەکەن ئەرکەکان دوسێ جار قورسترە لە شتان ساغ بێ زۆر خۆشحاڵ بووین شتێکمان بۆ باسکە لە وەختێک شتێک دەبی ینی نازای چی باسکە بەخوای لە کاتی کارکردنە چی خۆش ڕووی داوە بەسەرهاتێک زوو بیر دەکەوێتەوە پێی پێ بکەنی بەسەرهات ئەمە عادەتەن هەولێری دەرێن پیرێژن باشە پیرێژن نەکات بەڕاستی لە فەحش و شتیوای نەدەزانی پێم ماوە دەتو ڤیتامین دی چییە وتی ئەیڕۆ ڤیتامین دی چییە وتم ئەتو ڤیتامین دیت کەمە وتی بابا منە ڕۆم هیچ مشکلێکم نییە وتم بابە تو یەک دەقە با تێت بگەێنم وتی هەر ڕۆشتم هیچ عیبم نییە مشکلێم نییە ئەمن تاکە شت ئەوم بەبیر بێ یعنی ئەجا وەختی زۆر پێ دەکەین بەڵام وڵی من نازانم بە زبانی بیجێڕمەوە یعنی بەس یعنی عادەتەن پیرێژنەکان هیچ شتێک نازانن خاستەن لەو زەمانە پێمە دوتم تۆ ڤیتامین دیت کەمە وتینا بابا نا هیچ عیبم نییە من ڕۆشتم هەر ڕۆی خۆشی لێ بکۆزیتەوە نا ئەوان حەزیان لێ برێت چۆکت دێشی بڵێن ئەوانە چارەسەر بکەین بەس ڤیتامین دی عادەتەن شتانیان نییە ڕاستەکەی دەست خۆش بێ سەرکەوتوبی زۆر خۆشحاڵ بووین بژیگیان کاتێکی خۆش و خواتان لەگەڵ سەرچاوان